دوو فرمێسک لای خوا زۆر گەورن. یەکەمیان بەکە قەوم على فەواتی الطاعات، کەسانێک هەن کاتێک کە کارێکی چاکەیان لە دەست دەچێت ئەوەندە دڵیان خەمبارە فرمێسک بە چاویاندا دێتە خوارەوە. وەڵی خەڵکم بینیوە کە جومعەیەکی فەوتاوە کە بۆی باسکردوین مامۆستا دەبێت حکومم چ بێ، هەستم کردووە ناخی پڕ بووە، دەنگی تێک چووە، چای پڕ بووە لە ئاو. ئای ئەو دڵۆپە ئاوەی ناو چاو لەو کاتەدا خوا چەند نەخۆشی دەوێت، خوای پەروەردگار چەندە خۆشی دەوێت. ئایا بووە لە ژیانتدا کارێکی چاکە لەدەست چوو بێ و خێرێکن لەدەست چوو بێ و بەهۆی هەژاری، بەهۆی نەبوونی، بەهۆی بێدەرفەتیەوە بۆ نەگونجابێ فرمێسک چوو بێتە چاوتەوە، ئەوە لای خوا زۆر گەورەیە. دووەمیان بەکە غەیڕهم على ارتکاب السەیئات، کەسانێک چاویان پڕ دەبێت لە فرمێسک کاتێک کەوا تووشی گوناهێک، تووشی هەڵەیەک بوون، تووشی بێشەرعیەک بوون، تۆبەکارن. تۆبەکاران کاتێک کە بیری گوناهی خۆیان دەکەوێتەوە فرمێسک بە چاویاندا دێ، ئەو فرمێسکەش لای خوای پەروەردگار زۆر گەورەیە.